بە دروشمی دڵنیایی لێهاتووی شەفافیت پرۆژەی حکوومەتی ئەلکترۆنی لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە کۆنفرانسێکی بەرفراواندا ڕاگەاندرا. لەو کۆنفرانسەدا ئەوە خرایە ڕوو مەبەست لەو پرۆژەیە پێشکەشکردنی باشترین و ئاسانترین خزمەتگوزاریە بە هاوڵاتیان. وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کۆنفرانسەدا ئەوەی ڕاگەیاند وەزارەت لە هەوڵی ئەوەدایە کە ئەم حکوومەتە ئەلکترۆنیە بچووکە بکاتە هەوێنێک بۆ هەموو دەستگا و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامانجی دامەزراندنی حکوومەتی گشتی ئەلکترۆنی لە هەرێمی کوردستان. ئامانجی استراتیژیمان لە سیستەمی ئەلکترۆنی بۆ پشتگیریکردن و ئاسانکردنی ڕاپەڕاندنی کاری حکوومەتە بۆ خۆمان و هاوڵاتیان و بازرگانان و هاوکات بەڕێوەبردنی وزارەت زیاتر شەفاف و خێرا و بەرپرسیار بکەین لە دابینکردنی پێداویستیەکانی کۆمەلگا. بەڕێوەبەری ئەو پرۆژێش ئاماژە بۆ دەکات ئاماجێکی تری پرۆژەکە کەمکردنەوەی تێچووی خزمەتگوزاریەکانە لەسەر شانی حکوومەت و کەمکردنەوەی خەرجەکان هەروەک بنبڕکردنی گەندەڵی و ڕوبەڕوونەوەی ئەو دیاردەیەیە لەگەڵ ئەوەشدا نەهێشتنی نووسراوی قاقز و ئەلکترۆنیکردنی گشت نووسراوەکانی دەستگا و دامەزراوەکانی حکوومەتی هەرێم و کەمکردنەوەی ڕۆتین. لە دوو قۆناغ پێک دێت قۆناغی یەکەم هەموو دام و دەستگەکانی وەزارەتی ناوخۆ بە سیستەمی فایبەر ئۆپتیک و ئەلکترۆنی بە یەکەوە دەبەستینەوە بەم شێوەیە هەموو نووسراوەکان لە نێوان دام و دەستگەکانی وەزارەتی ناوخۆ بە شێوەیەکی ئەلکترۆنی هاتو چۆ دەکات سیستەمی کاغەز نامێنێ سیستەمی ئیفاد نامێنێ بۆ بردن و هێنانی بەرید و بەم شێوەیە خەرجی بنزین کەم دەبێتەوە خەرجی ئیفاد کەم دەبێتەوە خەرجی پڕاوگە کەم دەبێتەوە. قۆناغی دووەم کە لە هەر لەم 4 ساڵا جێبەجێگرێت سێ باڵەخانە دروست دەکەین بۆ سنتەری خزمەتگوزاری ئەلکترۆنیەکان. پرۆژەی حکوومەتی ئەلکترۆنی لە ساڵی 2010 دەچێتە بواری جێبەجێکردنەوە و تا ساڵی 2022 بە تەواوەتی لە هەرێم جێبەجێ دەکرێت. پرۆژەکەش بە هاوکاری ڕێکخراوی UNDP و بە هەماهەنگی دەستگای ئاسان خزمەتی ئازربایجانی جێبەجێ دەکرێت و وە قۆناغی یەکەمیش لەلایەن ڕێکخراوی UNDPەوە $200,000 بۆ تەرخان کراوە. بەڵام کۆی پرۆژەکە بە جۆرەی زانیاریەکان پێویستی بە نزیکی 12 ملیار دینار هەیە. بەوەش داوە لە وڵاتانی کۆمەڵبەخش و ڕێکخراو نێودەوڵەتەکان دەکرێت کە هاوکاریان بن بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.